هەیچێت خۆشنەوەی عەزیزم لە نێو دڵ و دەروونت ماشەڵڵا گەلە جوانە دڵی من دوو زەبوونت ئای وەرە بۆم بترشێنە سەزاردەمە مەمنونت سرای ئومیدی من بی کەمە سەرچاوەی ڕوونت ئای تۆ لەیلی دەرپەروەری بۆ خۆم دەمەم مەزونت سەپانژان مبارەکە ڕۆژی لەدایک بوونت لەو خودایم دەوایە پڕ خۆشی بێ ئەسمونت مەمەکە کردن تەڵایە دەخورێ وەک شەکرە سێوی مەمچی چەپەت خزانە زیرگە نەرمە وەک مێویە مەمەکە کردن تەڵایە دەخورێ وەک شەکرە سێوی مەمچی چەپەت خزانە زیرگە نەرمە وەک مێویە کەرتەر دەزی لە ملیکەم سێمان گەنە مدیوی عاڵی من و تۆ دەگیرین کاری بەشک و مامزوڕێوی دەی هەردە لە گوڵی سەگما لەو قەبرەی بابی خێویە هاي كشمي جاوي مروكتي بقرعاني مزقوتي وقت زمان وبيد أصبيب كم بصعبتي هاي هاري خوم لشي جديد لك جريدة داوتي تصال هاقدم لبالاي جانا نصر بفوتي صلاو لك صفاني الله غير تعريفاتي لو خدايم دوايا فدور بلا افاتي لا باريما ولا خدا وعمري نوعيداتي دايما لعذاب ما بردوشي من كبابم توزيزي من زنابم طاكي رحمي كذبم ساوى كمال بابم ساود هالمنتشينا نوك شيت الشيدابم برود هالمنتشينا شيت الشيدابم ليدا غيما مندي بوزوري عالي نابم ليدا غيما مندي او هادي راسي نابم جيمانتك والله سامانه هالمنتك اي كتاكن جي وهابي او شيانا هرخما او يساني فالاي ما دردر لما لمسما يا رسوبوني وكلا كل كريال بمحكمة هاي تقرا وباليا شاشا او يا رزوة لما يمقود او يساني فم لتا والصبر منما صلاة وصفان مقبولي يردم براك ورما أي واحد الشيء أو شو كبير بغلما بوكا كاركانا هردم براقة ورما بو عيلي الكخان بو عيلي كاكخان بنديك بو خالع عما
يقبوني دڵم فیدای باڵایە هەڵوەدا مەسەسەڵە بۆ سواری نەماوێم پێشینی کوری تەباڵە یەڵا سوارەوە خێڕبان ڕاوی ماوسی چاوکاڵە ژن بە ماڵی زۆر نییە بە بەختا بە یەک باڵە ئاوێسانێ باڵایمە دەوای تەلدەم گوڵاڵە بۆ سەفان مەغموری بەرسن با بنەماڵە ڕۆژی لەدایک بوونی سڵاوەت لێ بێخاڵە سافەی شەریف بۆ تەڵێ ئەبا و دەنگە سوڵاڵە گردی شیش بۆ دەڵێ پێ من عەفلێ ڕاماڵە پایەدار بێ سەفوان بەرشن با بنەماڵە هەزار بەندت بۆ دەڵێم ئەڵڵا دوور بی لەناڵە پاڵت داوەوە و پاڵە أو عيد أو ميلادا عيني قايساوي من مكان زور بيسارم لو شينها خالي سر ليوي سوانا هروا خالي دومينا أوي زاني بالاي ما دلاي كوينا شينها بيبكنا قول بيبكنا سوانا وبيبكنينا قاقاي تشيهارم دي دلاي ساسي ساسينا بو فرمان داي دلام بو فرمان داي دلام أو بندم بو بيكينا فرمان دا سيد درسيم سر حلينا بمبينا بو أركام مقبوري دسانا مقبورينا بو شاق روان دلام أو قرانيا بيكينا صلاة ولا عمي مصدي سر حلينا بمبينا يادي خطاب بينر يادي خطاب بينر إنسان شرينا يادي نصد فليم سر حلينا بمبينا بو عيلي بانتكان نيوي رخرم هنا باقلايم لينكا نعينا ونهينا هردم يادي نوسادا أو بندم بو بيكينا بيادي غواص ماتك بندانا بيكينا إنسان يجشيرنا دايما بمرضي من ديوا ذاتي او فرمان ذيا زيد بمرضي ديوا فرمان دا زيد الزم دشمني ليتوقيوا هر قرزك بي وشياني وقفا زاو عفتوني وقفا زاو عفتوني
وادي وشيران ماڵە بابم گوڵاڵە ژێم لە زۆر دۆستەکانم دەڵێن دڵت گرفتەڵە نازانین دڵی من نازانن دڵی من دایمە پڕاهوناڵە یەڵە سوێرەوە خەڕڕاوی ماوزی سەوکەڵە مستەفا سیوەی فەرسەن بابنە ماڵە بۆ سەبا عێرۆشی شەی لێ بکەم بە حەواڵە پایەدار بێ ئەڵمەد پایەدار بێ ئەڵمەد لە سێگای مام و خاڵە بۆ هەڵمەڵمەندەکە هەر پەوی دەڵێم خاڵە ئەویش وە کوڕێکانی دایمە ڕۆت و ڕەزاڵە بەختیاری وەرمەزیار بەندێک بۆی دەڵێم خاڵە ڕەخۆرم خۆش دەوێ بەشیاخای لە گرشاڵە بۆ ئەمە نەژارە بۆ ئەمە نەژارە بەرسن بابنە ماڵە بۆ هەڵات گۆزەیە سەڵاوەت لێ بێ خاڵە فەقەت بۆ کاک سەفوانی بەرسن بابنە ماڵە شاوانە دە ساڵانە بەڕێکە یا برێت هەڵداری تۆمە یا بە فاوری سوابم کە یا نامەد بۆ گەنێرم یا نامە بۆ بەڕێکە لە کێندەر و شیرانەن حەقن یە باسە مەکە ئەو تیرەی دوێنێ لێدەم بە فەوری عیلازم کە زەر شەکاری تەرانێ تەڕ نابێ بە پەرانێ ماکەوشە کاتیز نەبێ پێ لە سەر چاوم دانێ ئەو ناسەیارم دەکە یەک موانی کە ناتوانێ لە سەر سەرەتا ژەڕم تێگە و سەدە سوبانێ بۆی نیەخانن دەیان نەڵێ پەنە ناسانێ هەڵمەرمەتەکەم لایەوە کەڵەگرم مەیدانێ بۆ شەوکەت بنەسڵەوە زەنەبیەوەتانێ یاری ئەمەتی سەبی لە شەیە لێم بڕوانێ ئەی لە شەیە لێم بڕوانێ ذكرها ينقلوا يا باني دلاي كلايا
محمود لە قەرازی بووین وەختی عەفر لێدانێ وەختی عەفر لێدانێ سەرچۆ بشار و دیار کەسە لە ماڵم شیمە دەردیسی دەرمانیسی من لەوە ڕابردیمە قوربانی ئەو سینەی پێم وەکتاری ئەو شەسیمە لێوانەی ئەو شاوانم لە سوێی باڵات مردیمە بۆ خۆشەویستانە سڵاو لە کەئیمە بۆ نەزات هەڵدەڵێم نەوزادی زۆرمیمە یانی ڕەوەزمەندێک دەبانە بکە زەریمە شەوکەت بنەسڵەوە دەڵێم خودا عالیمە پایەدار بێڵمەت پایەدار بێڵمەت ئوستادێشی مهمە لە خزمەتی دەما بەندەکە مستەقیمە هێمە جوانی لێدا دەبانە بکە زەریمە ئای دەبانە بکە زەریمە جاشە جەرشەیگانی شەرۆیە ما بینە گرتوم